کچم ڕۆژێ چەند جاران دەیشکان بووە چ بکەم هەر خۆم دەخواردەوە جارێکیان وتم دەچینە ماڵی سەرهەدی برام ڕازی بوو لەبەر ئەوەی زۆر کەیفی بە خێزانی سەرهەدی برام دەهات خێزانی سەرهەدی براشم خواردنێکی زۆری ئامادە کرد بوو پێم خۆشە وەک ڕاوچیان بووم کوژە یەک سات نایە ئەو ساڵ سەری حەوت ساڵ ئەو چییە؟ خۆ حازر نەکردی هێشتا؟ زۆر نەوێژە حەزم کات تەواوی من تەواو بووم بەڕاستە؟ شنیاریشم گۆڕیوە دەستت خۆش دەبا بڕێ بابچێ ئەلو گیان ڕازاو چۆنی بە قوربانێ بم بەجددی دەوەرن وەرن لە ماڵین وەرن دەوەرن بە قوربانێ بم وەرن جا ماڵی خۆتە تەلەفۆنی ئەوێ وەرە بە قوربانێ بم لە ماڵی نانا ناچین بۆ هیچ شوێنێک باشە بە قوربانێ بم دەی چاوەڕێتان تۆ بەڕاستە؟ چییە ڕازاویەت ئەدی ئەوە بەتەمانی نەبچینە مالی براکەم دەوا ئەمڕۆ نەچین ڕۆژێکی تر بچین خوشکەکەم گرنگترەوە هات چێ ئافرەتە تو شێتم دەکەی بە قورئان عەقلت لە مێشکی من نەهێشت بابە مالی براکەم وا لە چاوەڕوانی مەدانە دوو ڕۆژە خۆیان حەزر کردێ خواردنیا حەزر کردیە تەڕەیان کڕیا دەبا بڕۆین دێ تەلەفۆنە چالۆ کە برێ لە بیرم نەو پێتان بێم دێڵە دەی ببوورە خوشکەکەی من گرنگترە لە ماڵی براکەی تۆ ناڕێن دانیشە ئەی خودایە لە دەستە ژنەی خۆیە ئەمدی کوشت عەقلی لە مێشکی من نەهێشت شنیارجان نازانم باسی چی دیکەت لە بۆ بکەم دایکت هیچ بەهایەکی لە بۆ من بەجێ نەهێشت بوو لە بیرمە جارێکیان لە ساڵان لە مانگان پێم گوت ئافرەت دوو هاوڕێم هەیە با داوەتی ماڵەوەیان بکەم چونکە من مەچی زۆری وانم کرد بوو هەر بۆیە پێم گوت بۆ نیوەڕۆ ئەو هاوڕێیانە دێنمە ماڵەوە خواردنێکی باش و پوختمان لە بۆ ئامادە بکە کورە براکەم بەگوێ منەکەی تەلاقی بە خەڵک ژنی هەیە و تۆ ژانت هەیە ژان ئەمە بەڵای سەرتە کورێمە کامەمان شانسمان هەبووە تا تۆ شانستە بێ ئەزانم بە قوربانێ بم ئەمە بەڵای سەرە بەڵای سەر کورە تەلاقی بە یەک چینی تێ هەڵە بینێرەوە بە ماڵی باوکی ئەوەی تۆ بۆ یەکەی چ پیاوێگەی کات لەم ناز و نیعەمەتایە هێشتا منەتەکا بەسەرتا تێیەڵە دەباشە بە قوربانێ بم ڕۆ بەلای ئیشتەوە خوات لەگەڵ خەفەت نەخۆی ژنێ ئەو قسانە چێت بێ ئەوە چییە بوو؟ هیوای برامە گیری خواردو بەدە ژنەکەی و منیشتم کامە شانسمان هەبووە تا تۆ هەت بێ وەڵا بەڕاست نەکەن ئەو گۆ زۆر بێشانسن ئەی چێڕەوە براشت کەسی نەدیتەوە ئەتوو نەبی نسحەتی بکەی دەدانیشە بابە وازیان لێبینە وەرە بزانە چت پێ دەڵێم بڵێ ئەو ڕۆکە دەمەیە بەدەست و پەنجە جوانەکانت یەک خواردنی زۆر جوان و بەتاممانەوە دروستکەی بۆ خێر دەمەیە مامۆستای هێمن و مامۆستادارەی داوەت کەم پێکەوە نانەش پێکەوە خۆی چ زەرور داوەتیان بکەین چێوانە لە برای زیاتر لۆ بن بە قورئان ئەم زیاتر لە 10,000 لە مالیوانە داوەت بووە نانم خواردیە دەزانی چەند ئەمنیا خۆش دێ دەبا ئەمیش بزارێک بێنە مالی من نانی خۆن با بزانە ژنەکەم هەیە خزمەتم دەکا نازدارە ئاخر ناکرێن نا باشە بەسەر چاو شنیارم حازر کردووە لەسەر ڕێی خۆت بگەێنە بۆ دەورە بەسەر چاو بەس تو خواشە نزارم نەکەی ژنێ باشە باش بێخەم شەنیار کچی خۆم یاڵە با بڕۆین دەی مەهابادگیان چۆنی باشی مێردەکە و باشتر بوو لەگەڵ تا کچێ خەتای خۆتە دوو جار بە گوێی مەکە جا بزانە چۆن مەمنونتە بێتەوە پیا وەکو هەویر وایە چۆن بیشێلیت ئاوا دەرەچێت تۆ گوێ بگرە واز لەوە بێنە لەم دووسێ ڕۆژایەم بۆلات هەنێ خاڵ هەیە ئەی نووسمەوە بۆت خاڵ جێبەجێ بکە اینجا بزانە چۆن ئەبێتە پەپولە لە بەردەمتا باشە؟ فەرمون یا الله دە فەرمون دەی یا خۆ بەخێر بێن زۆر سپاس مەمنون مامۆستاجان زۆر سپاس مەمنون بڕوا بکە مامۆستا ئەوڕۆ گەلەگەلێک ماندوو بوون مڕاجەمان ئەوەندە زۆر بوو والله ژان لەسرم کرد
ئەو مڕاجعات چ ولا براکەن ڕزعاتان لێ دەکەم واز لە باسکردنی دایرێ بین ئێستا من لە مارێ نەبا موزاچی خۆش والله ڕاست دەکەین پر مامۆستا تۆ حەزێتە لۆ خوارد پێویستی بۆ ئەزیەتی نەدەکرد ها مامۆستا کورە دەزانی ئەوڕۆ وەڵڵای تەلەفۆنیشان وکردن بۆتیان کورە نانی نەخۆی بریانێکی خۆشمان دروست کردیا لە مامۆستا ئێمە بریانی چ حالی چ ئەتو هێشتا خواردنی دەستی خێزانی من نەخواردیە زۆر زانایە تا تو ڕاوەستێ شەهلا یا خۆ بەخێر بێت یا خۆ مامۆستا ئەو هاچا بەزار سەردانیەتی وکەین براینە ئەکید ئینشاءالله ئەرێ هۆ شەهلا دیارە زۆر سەرقاڵام بخۆم دەچم باشە ئەنگۆ دانیشن ماڵی خۆتانە دانیشن ئەستەغفیرڵڵا ماڵی خۆتانە دانیشن عزیزی بەڕاستی پیاوەکی زۆر بەڕێز و محتەرەمە دڵێکی چاک هەر وەڵڵا پیاوەکە جێگا شانازیە بەس بەداخەوە لەگە ئەو ژنە بێتاقەت بووە کاکێ من ژنێ خراپ کارەساتە ژنێ باشیش نەعمەتە بالفعل نەرمین جان نزیکی گواستنەوەتە تۆ بە گوێی من بکە بەخوا زەرەر ناکەی خۆت نەی بەدەستەوە ها زاڵ بە بەملیە ئەسڵەن هەرمەیە لە ماڵی باوکی و ئایلی توخنی ئەو ماڵی تۆ بکەون جا بزانە یەک کێشە ئەکەوێتە ماڵە نە بەخوا ناکەوێت هۆ شەهلا دە باشە بە قوربانە بم دوایی تەلەفۆنی بۆ کەمەوە باشە جارێ خوارد لەگەڵ خاتون دەتایی تێمگەینی لۆ هیچ خوارد نەگەلمت بەخێنیە بۆنی هیچ خوارد نەچیش ناکەم وڵی ئەمڕۆنە مەشغوڵ بووم کێشەی ئەم و ئەوم حەلە کرد هەر مەجالم نەبوو چێژ لێنم یاین دەتوێت ئێستا پێم بڵێ هیچ خوارد نەکە دروست نەکردیا نەوەڵە بەس لە بۆی سوی چارەسەر و مشکلەی خەلکی بکەی ئەی چی پەنایان بۆ منە ناو خۆ پشتیان تێ ناکەم والله بابە ڕاست دەکەی کچێت و شێت یان لە تێم شێتکەی ئەتو لۆ نای مشکلەی ماڵی خۆت هەڵکەی لۆرە چی مشکلەی مایان ماڵی خەلکی وێران دەکەی ئێستا ئەمە چ بۆ میێوانانە بدێم والی ژۆرە دانیشت زۆر ڕاستە یە بڕۆ لە دەرەوە خواردن بێنەوە ئەی خۆنەوە ڕۆنەوە تاوە ئەوە چارەسەرەکەیە هەی خوا لە ناوت بە ئەو چارەسەرەکەیە ئخ لە دەستە و ئاخ فەرماوە دانشن دانش لۆ حادزی خێر کاکەسران چی بووە واللهی چتان لێ بشار خێزان و خواردنی حەزر نەکردیان نابڵێ خێر چ بوو نەخسۆم دەرەسوێنێت بۆ چی دەوام لە پاش تۆ مسەر و سڕاوکەتما و گۆڕی تەلەفۆنی لۆ برایەکەی کرد بوو هاتەوە هیچ بریتە خەسەخانە ئیلاجی پێویستیان وەرگرتیە نازانم باشە کاکە چ بەمە دەکری حازری نانانە دیگە ببینێ دکتۆر ئێستا دیگەڵێ ئێستا کە ژمانەی وەی نییە ئەمە نانی پێکەوە ناخۆی ئەو تەمەتەمەچی نزیکە من دەچمەوێ دەرێ هەرچی خواردنی باشە لۆتان دێن باشە باش ئێستا سەحەتی کووە پێمان برێ ئەوە لە ناو جێکە تێ بەتانەی بە خۆی دادایە ئەوەندە ماندی و هیلاکە نوقی لێوە بەخێر بێن عافیەتتان خدا شفات بدە یا ڕەبی سەلامەتێک گوتان زۆر نەخۆش بووی ناوەڵا نەخۆش نییە نەخۆش نەبوویەتی ناوەڵا نەخۆش نەبووی ناوەڵا دیارە ئەمن نەخۆش بووم زۆر ڕاست دەکەی ئەمن نەخۆش بوومە جەوتنێ زۆر داوای لێبوردن لە مدیری تا فەڕاشیش دەکەم داوای لێبوردن لە گۆشت دەکەم هەستە برایەکانم ئەو گۆ بڕۆن بەس داوای لێبوردن لەو ژنەی ناکەم ئەمن دەزانم چکو لەگەوەی هەڵچ کەوت دەکەم فەرمون ئێستا بڕۆنەوە مامۆستا هەر جۆش مەدەی ڕۆ پێشم کە ڕۆ مامۆستا ڕاوەستە تو مامۆستا ڕۆ دەی